ئەی لەبەرەوە ئێمە نامانەوێت ئێستا ئەو کۆمپەقی ناکات تۆ بۆ لە جەستی وەسەڵتێری ئەم لاولای عفو مامۆستاگیان بەڵام چێ بیرەکە هەڵکە ئەم لەمێ زۆر واقع بین بەڕێزان هەروەکو ئاگادارن لە ڕێکەوتی 16 نۆ ئەم کەمپینەمان ڕاگەیان لە کەمپینەکەی ئاماژەمان بەوە کرد کە لەو کاتەیە موسیمی دارناشتن و ئەوە نەبوو بۆیە ئێستا کاتی ئەوە هاتووە ئەمانەوێت لێرەوە ڕابگەین بە بەڕێستان کە داواکارین لەسەر جەم تاک بەتاشی ئەم وڵاتە هاوڵاتیان خاوەن کارگەکان ڕێکخراوە مەدەنیەکان ڕێکخراوە ژینگەیەکان و حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی پەیوەندیدار کە هەڵمەتێک ئەو هەڵمەتە ئاکتیڤکەینەوە کە بەسەوزکردنی کوردستان بۆیە ئێمە لێرەوە داواکارین سەرجەم ئەو لایەنی پەیوەندیدارانە پەیوەندیمان پێوەکەن لە بەرواری ئەمڕۆوە هەتاوەکو کاتەکەی دیاری نەکراوە بڵێن هەر کەسێک کەویستی هاوکاریمان بکە ئێمە بەیانیان لێرەوە لە سەعات دەیسە لە بەیانیەوە هەتاکو چواری عەسر دەرگامان کراوەیە بەڕووی و کەسانەی کە هاوکاریمان پێشکەش دەکەن هاوکاریەکە مادیە معنەویە و نەمامهێنانە و جۆری ئەو نەمامانەش دوای خۆمان ئاماژەی پێەکەین ئەو جۆری نەمامەی کە گونجاوە بۆ سروشتی کوردستان کە پێی سەوزکەینەوە بەڕێزانێمە پرۆژەکەمان زۆر گەورەیە و سەرەتا هەروەکو ئاماژەمان پێکرد لە کوردستانە با بڵین لە سلێمانی و دەستمان پێکردووە دواتر هەنگاوەنین بۆ پارێزگاکانی هەولێر و دوهۆک و هەڵەبجە و بەردەوامە بین بۆیە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی هەموو لایەک هەیە و دەرگا بەڕووی هەموو کەسێکا کراوەیە زۆر سپاسانەکەین دووبارە بەخێربێن سەر چاومە ئێستاش یاداشتێکمان ئامادە کردووە لەلایەن خاتوو ڕەمزیەوە خوێندرێتەوە یاداشتی پارتی سەوزی کوردستان بۆ بەڕێز پارێزگاری سلێمانی و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی بابەتەکەمان یاداشتە سڵاوێکی ژینگەی دۆستی بەڕێزان وەکو ئاشکرایە ژینگەی هەمومان یەکێکە و هەمومان هاوبەشین لە ژینگەدا و پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە بەهۆی چین و توێژێکەوە بە تایبەتی لە ئێستادا پێش ئەوەی ژینگەکەمان بچێتە قۆناغێکی مەترسیدارەوە بەهۆی چەندەها هۆکاری جیاواز وەک زیادبوونی ژماری دانیشتوان زیادبوونی ژماری ئۆتۆمبیل پێشکەوتنی تەکنۆلۆژیا کەمبوونی ڕێژەی سەوزایی و سەرباری سووتانی دارستانەکان و تێکدانی سروشت وەک بینیمان بیستمان لە ماوەکانی پێشودا سووتانی شاخی گۆژە و سووتانی دارەکانی تاسەڵوجا کە هەتا ئێستا ڕوونەبۆتەوە بە تەواوی کێ لە پشتی ئەو کارەوەیە بەڕێزان ئێمە وەک پارتی سەوزی کوردستان وەک ئەرکی سەرشانمان هەستین بە تۆمارکردنی سکاڵای یاسایی لە فەرمانگەی داواکاری گشتی سلێمانی دژی ئەنجامدەرانی ئەو کارانە وەڕاگەاندنی کەمپینێک بە ناوی لە گۆیژەوە کوردستان سەوز دەکەینەوە بە هاوکاری چەندەها ڕێکخراوی ژینگەی و دۆستانی ژینگە و بەرپرسی حکومی بۆ کارکردن بۆ دووبارە سەوزکردنەوەی شاخی گۆیژە و ناوچە سوتاوەکانی تر و پاراستنیان و بۆ بە دواداچوونی کارەکانمان و بەردەوامبوون لە پاراستن و خزمەتکردن بە ژینگە و سروشتی کوردستان بە پێویستمانزانی کە هاوکارمان بن لەم داواکاریانەی خوارەوەدا کە خۆی لە چەند خاڵێکە ئەبینێتەوە یەکەم دووبارە سەوزکردنەوەی شاخ و ناوچە سوتاوەکان بەداری جۆرا و جۆر و گونجاو بە ژینگە گەش و هەوا و خاکی ناوچەکە یعنی لە کەش و هەوای ئێمە بگونجێت دووەم کار بکرێت بۆ پاراستنی دارستان و ناوچە سەوزاییەکان یەکێک لە خاڵەکانی دووەممان بەدابینکردنی خاڵی پشکنین و مەفرەزەی گەڕۆکی پۆلیسی دارستان و ژینگە لەو ناوچانەدا کار دارستانی تێدایە با دروستکردنی تاوەری چاودێری لە ناو دارستانەکاندا جێگیرکردنی کامیرای چاودێری لە ناو دارستانەکاندا وە شوێنە گەشتیاریەکان دابینکردنی ئاو و پرۆژەی ئاودێری بۆ ناوچە سەوزاییەکان و نۆژەنکردنەوەی پرۆژەی ئاودێری شاخی گۆیژە دانانی یاسا و ڕێسای تایبەت بە گەشتیاران جێگیرکردنی تابلۆی ڕێنمایی ژینگەی بۆ هاوڵاتیان و گەشتیاران لە چەند شوێنێکی جیاوازی گۆیژەدا هەموارکردنەوەی یاسا ژینگەیەکان یاسای ژمارە 8 ساڵی 2008 و یاسای ژمارەدا ساڵی 2012 لە پەرلەمانی کوردستان و کارپێکردنیان و جێبەجێکردنی یاسای غەرامەکان لە کاتی سەرپێچی ژینگەی ڕێگەریکردن لە بەکارهێنانی ناوچە سەوزای و کشتتوکاڵیەکان بۆ هەر پرۆژەیەکی وەبەرهێنان و بەر هەر بیانویەک بێت کار بکرێت بۆ کۆنتڕۆڵکردنی هاوردەی ئۆتۆمبیل
ڕێگەنەدان بەهێنانی کاڵا و کەلوپەلی ماوە بە سەرچووەکان و دەست بەجێ ڕاگەڕانەوەی یان بۆ شوێنی خۆیان لە خاڵا سنووریەکە. سوودوەرگرتن لەو مادە خۆراکیە بە سەرچوانی کە دەستی بەسەردا دەگیرێت لەلایەن لیژنەکانی قایمقامێتەوە. فشار خستنە سەر کۆمپانیاکانی تایبەت بە هاوردەکردنی کەلوپەل و مادە خۆراکیەکان و بەشداریکردنیان لە ڕیسایکلینی باژماوەکان. دروستکردنی لیژنەیەکی ژینگەی تایبەت بە پارێزگای سلێمانی کە پارێزگار خۆی سەرۆکی لیژنەکە بێت و بەڕێوبەری هەموو فەرمانگەکان و پارتی سەوزی کوردستانیش ئەندام بن لەو لیژنەیەدا. گرنگی زیاتر بدرێت بە شوێنە گەشتیاری و شوێنەواریەکان. دابینکردنی کەلوپەل و ئامێری پێشکەوتوی ئاگر کوژاندنەوە بۆ بەڕێوەبەرایەتی و بەرگری شارستانی. دابینکردنی کرێکار و فەرمانبەری پێویست بۆ کارکردن و پاراستنی سەوزایی پارک و باخچەکانی ناوشار و شاخی گۆژە و ئەزمەر و هیتر. کاری جدی بکرێت بۆ ڕیسایکلینین ئاوەڕۆی سلەیمانی و کەڵک لێوەرگرتنی لە بواری کشتتوکاڵ و ئاودێری. گرنگیدان بە کۆکردنەوەی ئاوی باراناو و لە مزگەوت و مۆڵ و سیتەکانی نیشتە جەبوون و وەکەڵک لێوەرگرتنی بۆ ئاودانی سەوزاویەکانی خۆیان و بکرێت بە مەرج لای شارەوانی بە دروستکردنی خەزانی ئاو لە کاتی پێدانی مۆڵەتی بیناکردنی مزگەوت و مۆڵ و پرۆژەکانی نیشتە جێبوون. سنووردارکردنی کافتریا و نێرگە لە خانەکان و قەدەغەکردنی لە ناو بارک و یاریەکاندا. دروستکردنەوە و نۆژەنکردنەوەی بەنداوی چەقچەق بۆ گلدانەوەی ئاوی باراناو لەو بەنداوە سوود لێوەرگرتنی بۆ ئاودێری شتوکاڵی و بواری گەشتیاری ناوچەکە. هیمالا و کاک ڕۆ بڵێ کاک عەبدوڵڵا لەسەر خەرجون لەگەڵمانە ئێمە حەزمانە کە ئێستا ئەوانیش لێرە بووینایە چونکە ئێمە بێ لەگەڵ ئەوانە تەمسیقمانە بێ بەڕاستی بۆیشان ڕاست ئێستا ئەو ژینگە دۆستی و یاری خەڵک ئەجێ